ما برزم لزوی ئەفرم با نەرمی لا بەرز و ناوی هەور و باڵندا. ئەزان چیان وت؟ وتیان ماترسە بارستر باوە جوانە ئینجا جوانە نەکەوی بارستر باوە جوانە جوانە نەکەوی. سڵاوتان لێبێ ئازیزانی من، چۆنن ئەم کاتتان باش؟ بە ئیوام زۆر باش بن. دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵتانم بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم. ئەنجازان بۆ ئەمڕۆ لەگەڵتانم لە بەرەوەی یەکشەممەیە. ئەنجا بەرنامەی ژیری و دیاری هەموو یەکشەممە، سێشەممە، پێنجشەممەیەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سەعات 4 بۆ 5 لەگەڵتاناوێت. ئێوە دەتوانن لە هەر شوێنێک بن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 07476 یاخود 0751849 ئەی چی؟ زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم. بەڵێ من زۆر بیری هاوڕەکانم کردووە کاتی ئەوەیە کە پەیوەندیەکانیان وەربگرین، زانین چۆنن، لە چیان خەریکی چیم، بە چیەوە مەشغوڵن ئەم ماوەیە، کاتەکانیان چۆن بەڕێیەکان. ئەنجا با چینە لای یەکەم پەیوەندیمان. بەڵێ ئارش؟ بەڵێ. ئارش چۆنی؟ وەڵا باشم. یاخوا باش بی. ئارش تۆ ناو چییە؟ ئارش مەحموود. زۆر باشە، خۆشحاڵم ئارش. ئەنجا پێمان بڵێ چەند ساڵی و لەکوێ لەگەڵمانەی؟ چەند ساڵی؟ 11 ساڵ. تەمەەن درێژبی. لەکوێ لەگەڵمانایی؟ لەکوێ پەیوەندیت پێوە کردوین؟ لە سلێمانی. لە سلێمانی. سلێمانی شارەکەم، شارە شکۆدارەکەم. تۆ گۆرانی یازانی؟ نە. بەداخۆ خەی ناکە. حەزر نەکردووە. هیچت حازر نەکردووە ئێستا؟ بەڵێ. کرد؟ یەکەم جاریشتە پەیوەندیت پێوە کردوین. زۆر خۆشحاڵین. یەکەم هاوڕێشمانی و لە دەستپێکی هەفتەیە لە بەرەوەی کە لە یەکشەممە ژیری و دیاری هەفتانە دەستپێکە ئەو سێشەممە و پێنجشەممەش. زۆر خۆشحاڵین. ئەنجا پێم بڵێ یاری پێچوانە بکەین؟ بەڵێ. تۆی زانی ئەم شتانە وەک من بیڵێ پێچەوانە سارد و گەرم دەی خۆت هەوڵ بە بیرکەرەوە. ڕاق و کوڕ بڵێ نەرم. ڕق پێچەوانەکەی چییە؟ نەرم. خراپ؟ باش. پیس؟ پاک. کانتە خراپ و تاک پیس لەگەڵ پاک زانە و نەزان گیران هەرزان. باش نیت تۆ لەم یاریە. با بڕۆین لای چرخەکەمان. لا ئارش گەشتمە لای شاشەکەمان. ئەگەر ئامادەی ئەڕۆینە لای چرخەکە و بزانین چرخەکە چیمان بۆ دیاریەکە، چیمان بۆ هەڵەبژێرم. ئامادەیت؟ بەڵێ. زۆر باشە، منیش ئامادەم. پێم بڵێ 1 2 3. 1 2 3. لا کلاوێن. بڕگە خۆشەکەمان ئەڕۆینە لای بڕگەی کلاوێن. ئەڕۆین پێکەوە کلاوێنەکەین لەگەڵ بینەران، لەگەڵ ئارش. ئارش یاری کلاوێنمان هەیە. اینجا لە ژمارەیەکەوە هەتا ژمارە 8مان هەیە. باشە بەپێی ژمارەکان تۆ دیاریەکەی کە کام کڵاوە هەڵبژێری. اینجا کە هەڵت بژارد ئەڵەی فت یان گۆڵ و تەنها یەک جارە توانی بڵێ گوڵ. ئەوانەی تر هەموو ئەتوانی بڵێ فت. یارمەتیم بە. ئەمنیش نایزانم.
دوو گوڵمان هەیە زۆر باش ئەوە هاوڕێیانی کۆنتترۆل ئەڵێن دوو گوڵیشمان هێنە یەکدانە با ئەمەش چاپ بکەین کەواتە بۆ تۆ کار ئاسانیە کە دوو گوڵیشمان هەیە نەک یەکدانە ژمارە 6 چی بکەین فت بەیان گوڵ گوڵ هەردووکیان بەڵێ چی بەڵێ نابێ کاڵتەم کرد ئەبێ یەکدانیان بڵێ فت یان گوڵ گوڵ با بزانین ژمارە 6 تایەتی گوڵ ئارش گۆڕیت ژمارەکە نە 6 فت 6 فت باش کاتە بزانین ڕاستە والله ڕاستە ئافرین زۆر باشە ژمارەی ترمان پێ بڵێ سێ ژمارە سێ چی بێت فت بێت یان گوڵ بێت فت فت دڵنیایت گوڵ گوڵ ئەی ئێستا دڵنیایت بەڵێ ئێستا گوڵ بێ بیکەین بە گوڵ بەڵێ ئارش تۆ لە ماڵەوە ئەم یاریەت کردووە لەگەڵ هاوڕێکانە یان خێزانەکەت بەڵێ یارێکی زۆر چێژ بەخشە بە هیوای بەختێکی باش و بابزانین گوڵە سێ تانانانا شەپڵێکی بەهێز دۆستا پیرۆزە ئارش خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە بڵێ عزیزان هاوڕێیان خۆشەویستان وەکو بینیتان ئارش براوە بوو زۆرمان پێ خۆش بوو ئینجا ئێوە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 751 849 0 سێزانم چەند 13 ئەنجا با بڕۆینە لای هاوڕێی دووەممان بڵێن ناویتە ئێوە پێم بڵێن بینەرام زانمەزانن یەکەمەکەی سەرەتای ناوەکەی ئێە ئەنجا دواتر بزوێنی درێژە ئەنجا لێە ئەنجا دووبارە بزوێنی درێژە ئەنجا نونە ئەبێ بە چی؟ کێ زیرەکە؟ ئەبێ بە ئالان بەڵێ چۆنی؟ باشم یاخوا باش بی لەکیۆ لەگەڵمانای؟ هەولێر ئالان لە پایتەختەوە پەیوەندی پێوە کردوون پێمان بڵێ لای ئێوەش بارانە؟ بەڵێ لا ئێمە ئەزانی تۆزێک لەمە پێش ڕۆشتمە دەرەوە تەرزە ئەباری تەرزە و باران بوو لای ئێمە ئەی لای ئێوە نەمە ڕۆژ خۆڵ بەس ئێستا بارانە پێشتر خۆر بوو بەیانەکەی ئێستا بارانە بەڵێ باش تۆ حەزت لە چ وەرزێکە زۆر بەهار بەڵێ منیش حەزم لە بەهارە بەڵام زیاتر حەزم لە زستانە من ئەنجا من ئێستا سێشت پێڵم کە لە زستانان زۆرم حەز لێ سەرما بەفر باران ئەی تۆ سێشتم پێ بڵێ کە لە وەرزی بەهارە زۆرە حەز لێ سەیران گژوگیا و گوڵ و سەیران زۆر باشە ئەی ئالان چەند ساڵیت؟ 6 ئەی تەمەند درێژ بیت یەکەم جار پەیوەندیمان پێواکە یاخۆت هاوڕێی بەرنامەیت هاوڕێی بەرنامەی خۆشحاڵین کامڕۆ لەگەڵمانای دووبارە ئەی پێمان بڵێ حەزت لە کام بڕگەیە زۆر دۆزینەوەی ناوەکان؟ بەڵێ واو کەواتە ئاران تۆ زۆر زیرەکیت چونکە ئەو بڕگەیەمان لە بڕگەکانی تر تۆزێک سەختترە بۆیە کە تۆ حەزت لەو بڕگەیە واتە زۆر زیرەکی خۆشحاڵم ئادی وەرە باری پێچوانە بکەین بێکەوە بزانم باشی لەمەشە لەگەڵ ئارشا کردم زۆر باش نەبوو با لەگەڵ تۆ بیکەم بەرز پێچوانەی بەرز
ئەمە یاری پێچەوانێ من وشتێکەڵم تۆ پێچوانەکەیڵێ باشە بەرز نرم نرم بەرز گەرم نەنەنا سێرکە سپی ڕەش ئافرین گەرم سات گەرم چێ پێچوانەکەی سات هەست دەکەم لەم یاریە هاوڕێکانم باش نی نەزانی با بڕێن لای چرخەکەمە سات وەچی سارد کاتە چەپڵێکی بەهێز هەر بژی دالان ئەڕێنە لای چرخەکەمان با بزانین چیمان بۆ دەرەچێت یەک دوو ئالان بڵێ سێ 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 کاتە ئەبێ دووبارە بڵێنەوە یەک دوو سێ لەبەرەوەی کە دووبارە هەوڵ بدەمان بۆ دەرچوو یەک دوو سێ گەاندنی تۆپ گەاندنی تۆپ لە ژمارەیەکەوە هەتا ژمارە شەشمان هەیە تۆ ژمارەیەک دیاریەکەی خۆت و بەختی خۆت ئەگەر تۆپەکەی تیا بێ ئەڕاتە ناو گۆزەکە ئەگەر تیاشیان نەبێ میوزیکەکەمان ئەڵێ تن 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 بەڵام خۆشحاڵە بین کە لەگەڵمانە بووی لە ژمارەیەکەوە تا ژمارە شەش کام ژمارەیە هەڵەبژێری کۆبوونەوەی لە ماڵەوە لەسەر ژمارە ئالان هێشتا ناوەتە سەر شاشە ئێسێتە سەر شاشە و لە ژمارەیەکەوە هەتا ژمارە شەشمانەیە تۆ بێ ژمارەیەک هەڵبژێری بە دڵی خۆت یەک دوو سێ چوار پێنج شەش کامیان هەڵەبژێری ئالان نەڵێ ژمارە حەوت حاتمان نییە یان بڵێ ژمارە دە دەشیتیانی ژمارە چەند ژمارە دوو ژمارە دوو یارمەتیم دا وڵای خۆشم نازانم لە کامە ئەڵێ دوو با بزانین بە هیوای بەختێکی باش ئالان ئەگەر بۆ دەرنەچوو ئەزانین چی بکە یەکسەر هەوڵ بە پەیوەندیمان پێوە بکەرەوە یەک دوو سێ با بزانین لە ژمارە دوایە خوای گەنتیای بێ خوای گەنتیای کەوتە ئەولا بەداخەوە خوات لەگەڵ ئالان زۆر باشە ئازیزانم بەردەوامی لە پەیوەندی وەرگرتن ئەنجا ئەستا یەک گۆرانی خۆشتان بۆ ئەڵێم دەنگی تەلەڤیزیۆنەکانتان زیاکەن با گوێتان لە دەنگە خۆشەکەی من بێت چی بڵێم دەربارەی خۆر گۆرانیتان بۆ بڵێم ئالان وتی حەزم لە بەهار و سەیران و کەواتە گۆرانەکە با دەربارەی خۆر بێ وارە خۆرەکە بێبە بە هاوڕێم ئادەی خێراکە وا من چاوەڕێم بەیانیانیش زوو ئەڕوانمە ئاسۆ حەتا ببینم هەڵهاتنی تۆ خۆ منیش دڵم بێگەرد و پاکە بیریشم وەکو ئەزان وەکو چی وایە وەکو تیشکت ڕووناکە ئەو ئامادەم بۆ چەپڵە گوێم لە دڵی چەپڵە نییە چەپڵە بۆچی ئەی قەیسێکەی ئاخر ئەڕۆم خوا بەڕاست هاوڕێیان ڕۆشتنەوە هاوڕانی چەپڵە بۆچی ئەی چی بکەین گۆرانیکە بڵێمەوە لێکەمەوە
باشە بەس ئەخیرەکە هێڵێمەوە بەشکم هاوڕیان بگەڕێنەوە بەس ناتوانم لە ئەخیرەوە بیڵێمەوە بە لێکەمەوە بیڵێمەوە من هەر لێکەمەوە شت لەبەرەکەم وارە خۆرەکە ببە بە هاوڕێم ئەدەی خێرەکەوە من چاوەڕێم بەیانیانی سوود دەڕوانمە ئاسۆ هەتا ببینم هەڵاتنی تۆ خۆ منیش دڵم بێگرت و پاکە بیریشم وەکو تیشکت ڕووناکە بە هەمان جوڵەشکەم هاوڕێیان ئەمڕۆ چەپڵەکان بە دڵی من دەست خۆش بەس هەر بە دڵم نییە لە بڕۆی کە زۆر دواکەوت چی بکەین یەک جاریکە تخوا من داوای چەپڵ ناکەم کێمان لەگەڵە کێمان لەگەڵە کێ محەممەد هاوڕیانی چەپڵە با پێم نەڵێن ئەلو محەممەد چۆنی السلام عليكم. عەلەیکە سەلام محەممەد چۆنی ئەحواڵێ دەن و باسێ ماڵەوەتان چۆنن والله باش. یاخوا باش بن ئەی خۆت چۆنی والله عيب. یاخوا قەت عەیب نەبێ ئەی ئەم ماوەی سەرقاڵی چی بووی چیتە کرد ڕۆژانە بە چیۆ خۆت مەشغوڵە کرد شتێک هەبوو کە پێوەی مەشغوڵ بی یان هەر وەکو ڕۆژانی تر والله هناك موبايل. باشە ئەی محەممەد چەند ساڵی و لە کێوە پەیوەندیت پێوە کردین 10 سال مدة شمشمة. 10 ساڵە و لە چەمچەماڵەوە پەیوەندی پێوە کردین محەممەد زۆر زۆر خۆشحاڵین هەم من هەم بینەرانیش ئەجا محەممەد پێمان بڵێت و حەد لەکان بڕگەی ژیری و دیارریەکە لەلایەن چرخەکەەوە بۆمان دەرچێت والله بیرکاری. بیرکاری ئەی باش ئەگەر براوە بووی حەز دە چەپڵێتۆش منیش باشە بڕۆینە لای چرخەکەمان هیچ دو ئامادە کردوین پێشکەشمانکەی چیت بۆ ئامادە کردین والله هیچم داوانە ئایچی ئامادە نەکردووە من زۆر زۆرم زۆر بە باشی گوێت لە من نییە ئەتوانی مۆبایلەکە دەنگی بێ بە دەرەوە ئەگەر تەلەڤیزیۆن جواز ئامدانە گیرساو لە ماڵیەوە ئێستا گوێت لێمە باش بڕۆینە لای چرخەکەمان کاتە پێم بڵێ 1 2 3 1 2 3 گوێز شکاندن بڕگەی گوێز شکاندن ئەو گوێزە من هەر نەخوار زۆر باشە محەممەد ئەڕۆینە لای ئەم بڕگەیەمان لە ژمارەیەکەوە تا ژمارە 8 گوێزمان هەیە ئەنجا ئەبێتۆ خۆ دەستمان پێ نەکردووە تۆ بۆستە با بۆت باسکەم ئەم بڕگەیەمان چۆنە ئەتوانی 3 ژمارە هەڵبژێریت باشە لە هەر کامێکیان نابێ براوە ئەبیت ئەگەر لە هیچیشیانە نەبوو دووبارە هەوڵەی پەیوەندیمان پێوەکەی بەس بەیوان براوەبی بۆی چەپڵێکی بەهێزمان بۆ لەبەن هاوڕێیان لێرە و ژمارەکان دیار نییە ببورن بەس حەزم لەو لابوو بۆستە ژمارەێکمان پێ بڵێن 1 2 3 4 5 6 7 8 9 9 9 9 9 9 وار نەدەرێ هەموودان جۆ ژمارە چەند؟ ژمارە 3 بۆچی زۆر بێ مناڵان هەر ژمارە 3 هەڵەبژێرن هۆکارەکەی چییە؟ بابزانی چی بێت بیشکێنین؟ یارمەتیمدا لەشکان نەکەیە؟ با بیشکەین زین تیاتیانە 1 2 3 تیای نییە گوێزەکەمان دوو ژمارەی ترت ماوە ژمارەیەکی ترمان پێ بڵێ با بیشکێنین چەند باشە؟
وڵی لێکەوە باشە هەتاوەکو هەست هەمووی باشە بێجگەر لە سێ ژمارەیەک با حەوت بێ حەوت با حەوت بێ باش کاتە با حەوت بشکێنین بزانین تایەتی 1 2 3 حەوتمان بۆ بشکێنن یەک ژمارەمان ماوە تەنها یەک ژمارە من چاوەکانم داخەم محەممەد یەک ژمارە ماوە یەک ژمارەمان پێ بڵە یارمەتیم دە ڕاستی منیش نازانم بەخوا لە کامەیە گینە یارمەتی مایت سێرکەم لەبەرەوەی ئەم بڕگەیەمان ئەلکترۆنیە خۆی شوێنەکانە گۆڕێت پێشتر ئەمانتوانی دیاریکەین بەڵام ئێستا شوێنەکان خۆی ئەیگۆڕێت ئیتر بۆ خۆی وامان لێ کردووە کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی خۆی بیگۆڕێت و منیش نەیزانم ئەجا ژمارەیەکمان پێ 5 باشە هەڵی بژێریم 5 وەڵا هاوکاریم منیش نازانم بەخوا محەممەد چی دڵشم پڕ با پێنج با پێنج خی گیانتیای بێ من چاو داخەم بزانم گوێم لە چێ بێت دەنگی چاپڵە یاخود دەنگی 1 2 3 با بشکێنین بەداخەوە محەممەد خوارد لەگەڵ خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بوویت بەداخۆ لە ژمارە پێنجانە بوو ئەرێ ئەبێت تۆ بڵێ لە کامەیە بێت بەڵێ ئازیزانی من بڕگەی گوێشکاندنمان بەم شێوەیە بڕگەکانی تریشمان لەگەڵمانە بن بیبینن اینجا ئەو هاوڕێیانم کە تا ئێستا پەیوەندیان پێوە کردوین زۆر زۆر خۆشحاڵ بووم کە گوێم لە دەنگتان بوو کە هەوڵتان نا بۆیە دڵگران مەبن ئەگەر براوە نەبن لەبەرەوەی کە ئەتوانن ڕۆژەکانی تر لەگەڵمانە بن بەرنامەی ژیری و دیاری هەموو یەکشەممە و سێشەمە و پێنجشەمەیەک لە ساعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانابێ ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بنتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 9 یاخود 0 751 849 0 3 سیانزە بەڵێ زۆر سپاس بۆ IQ بۆ دابینکردنی دیاری زۆر سپاس بۆ هاوڕێیانی چەپڵە بۆ ئەوەی کە ئێستا چەپڵێکی بێز بۆ من لێبن دەستان خۆش بەڵێ چەپڵێکیش بۆ ئەو هاوڕێیانم کە براوە بوون ئەنجا چەپڵێکی زۆر بەێسر بۆ ئەو هاوڕێیانم کە براوە نەبوون بەڵام لەگەڵمان نابوون ئەمڕۆ چەپڵێکی بەهێزیش بۆ هاوڕێیان و ستافی مناڵان بەڵێ خۆشەویستانم یوتیوبێکمان هەیە ناوی کورسات کیتسە ئەنجا با بۆ هەم باسکەم ئەم یوتیوبەمان پڕە لە بەرنامە ئەنجا کە ئەڕۆن ئەیخە لەسەر کورسات کیتس پلەیلیستان بۆیێنێ ئەڵێ حەزەکەی گوێ لە گۆرانەکانی مای مناڵان بگریت یان حەزەکەی سێری بەرنامەی ژیری و دیاریکەی یان بەرنامەکانی زیتەڵە یان بەرنامەکانی ماری یان بەرنامەکانی شوێنێ یان چ بەرنامەیەک ئیتر هەمووی تایە بە لیست ئەتوان کە سوودی لێ ببینن و مناڵانیش چێژ لە یوتیوبەکەمان ببین و کاتی خۆش و باش بەڕێکەن ئەنجا بەردەوامە بین لە وەرگرتنی پەیوەندی هاوڕێکانمان بەڵام لە دوای ناوبڕێکی ئەها یەک تۆزی گەڕامەوە بۆلاتان بۆ وەرگرتنی پەیوەندی هاوڕێکانم ئێوە دەتوانم پەیوەندیمان پێ بکەم بە ژمارەکانی 0 7 469 یاخود 0 751 849 0 3
سیانزە هاوڕێکمان هەیە ئەڵێن دەمێک کە چاوەڕێمانە کات و پەیوەندی کردووە با بزانی ناوی چییە یەکسەر بڕۆینە لای ئەو دیمە 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 باڵێ چۆنی بازاشم سوات یەخوا باشبی بیرم کردبووی منیش دیما لەکێوە پەیوەندیت پێوە کردوین لە سلێمانیەوە لە سلێمانیەوە خۆشحاڵین ئەی چەند ساڵی 11 ساڵم 11 ساڵی تەمەەن درێژبی هاوڕێی بەرنامەی باڵێ چارەم دارمە پەیوەندیەکەم چوارەم جارتە ئەو بۆیە ئەها وتم بیرم کردبووی دەمێک بوو دیار نەبووی ئەی دیما چیت بۆ ئامادە کردوین گۆرانی ئاشتی کاڵتە ئەکەیت بڵە بەخوا بەخوا ئەزانی چی سپرایزێکم هەیە بۆت بەس دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە لە مۆبایلەکەتەوە باگوێت لەبێ باش باڵە باش یەڵە هاوڕانی کۆنتڕۆڵ یەک دوو سێ گوێت لێیە دیبا لەگەڵ گۆرانەکە بیڵێرەوە ئێستا گوێت لێ نییە نەخێر باشە لەگەڵ منابی لەرەوە باش من و تۆ بەیەکەوە یڵێنەوە ئێستا گوێم لێیە زۆر چاکە بەیەکەوە یڵێنەوە باش باڵە باش بابینەرانیش گویان لێبێت لال ئەو دەم نابوو گۆرانیە بڵم کەچی دیماش وتی ئەوواڵە هەیلەوە لا 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 ئەو لا لا لە بەرە لا 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 کەلامە کورسڵێ چۆن ئەنجا ئەڵێ منیش وەک گوڵ و کۆتر گوێگرن بۆمان زیاد بکەن بخوا دەست خۆش منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوان نامەوێت جارێکی تر وێران بێنان بەختە و ماڵ و هەلانە خۆدانی جانە ئاشتی خۆشگەیە و هیوە بۆ مندا لە گشتێ لە هەر شتێکی دنیا کێ ئاشتی بەدیبێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم هەر بژیت ئافەرم دیما تەپۆیەکی زۆر بەهێز بۆ دیما یادتەوە گیانە من براس پێ ساڵە ئەویش لەبەرێتی ئەویش لەبەرێتی ئەتوانێ بۆمان بڵێ منیش وەک کوڕ و کۆتر لە ئاشتیدا جوانە نامەوێت جارێکی تر وێران نیشت وێران بێ بەختە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جانە ئاشتی خۆزگە هیوە بۆ منە لە گشتێک لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدیبێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم هەر بژی تۆ ناو چییە؟ ئارین تۆ برا پسکۆلەکەی دیمای دەستان خۆش ئەو 5 ساڵیشیت ئەو گۆرانیت لەبەرە؟ ئەی یەخواتە من درێژبی ئەی چۆن لەبەرت کرد لەگەڵ دیمایە لەبەرت کرد؟ کێ هاوکاری کردی بۆی کە لەبەریکەی؟ دیما کاتە خوشکێکی زۆر باشە ئەنجا بڵێ چی هاوڕێ جوانەکەم ئەزانم کە لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە لەبەرتان کردووە لەبەرێ ئەو گۆرانیە تایبەتە خۆشە لە یوتیوبەکەمان هەیە ئێوەش دەتوانن کە گوێ لێ بگرن یوتیوبەکەمان ناوی کورسات کیسە بۆماندانێن دەستان خۆش بێ و ئەڕۆینە لای چرخەکەمان دیما بڕۆینە لای چرخەکەمان یاری پێچوانەکان بکەین هۆی کە جوانە حەزی لە یاریە یاڵە بابیکەین بەس تۆ بە منەڵە یا من بە تۆی بڵێم باشە یەک دوو سێ دەست پێکەین پێچەوانەی دڵخۆشی خەمبار بەهێز لاوان ئافرم
دەنگی بەرز. دەنگی نزم. دەنگ خۆش. دەنگ ناخۆش. باشە پێچوانەی ئەمە ئەگەر بزانی چەپڵێکی زۆر بێز بۆلێن. ئەگەر پێچەوانەی چەپڵەکەی بەرنامەی ژیری و دیاری کە چەپڵێکی زۆر بەهێزە چییە؟ دەنگی میزکە کاسانی بیکەیت؟ دەنگی میزیکەکەیە کاتێک کە هاوڕێک نایباتەوە لە بەرنامەکە. ئاخرەڵە چی دەنگی میزکەکە؟ تم تم تم. هەروژیت. ئافەرم. چەپڵێکی بەهێز بۆ دیوە. ئەم شانە وەک من بیڵێ پێچەوانە سارد و گەرم ڕاق و نەرم خراپ و چاک پیس لەگەڵ پاک زانا و نەزان گێران هەرزان ئەی قوتابی گەر نازانی هەندێک بڵێ لەم شتانە پێیانەڵێن دیمە پێچەوانە. زۆر باشە ئەڕێنە لای چرخەکەمان ڕاستی حەزەکەم یاریەکی ترکەین بەس ئەڵم با کاتی هاوڕەکانی تریشبان نەبین ڕۆژی کە پەیوەندیمان پێوەکەرەوە دیما باشە بۆ یاری چاوشارکێکین لەگەڵ خەتخەتێن و پەتپەتێن و سێڕسکێن و چیتر خۆشە دەست بە دیواریش. با بڵێن یەک دوو سێ. یەک دوو سێ. سێ. زۆر باشە با بزانین چیمان بۆ دەرەچێت. جیاوازی وێنەکان. دیما ئامادەی بڕۆینە لای وێنەکان؟ باشە ئەتوانین لەگەڵ برا بچووکەکە تا پێکەوە بیدۆزنەوە؟ ئەیستا لەگەڵ تاوانە؟ زۆر باشە بەیوای بەختێکی باش بۆ هەردووکتان با بڕۆینە لای وێنەکەمان. یەک دوو سێ. دەست خۆش بۆمان گەورەکەن. دەست خۆش. ئەنجا کە لای تۆ وێنەکە دەرکەوت ئەزانم کە بینیت پێم بڵێ بۆ ئەوەی لەو کاتەیە کاتەکەت بۆ حساب کرد. هاتە لای ئێمە. هاتە لایەن با دەست پێ بکەین. کاتەکەمان بۆ دیاریکەن. ئەوە دانێکیان سوورە دانێکیان شینە. یەک. ڕەکە دانێکیان ڕووی بەلای ڕاستە دانێکیان ڕووی بەلای چەپە. ئەوە شەبێ. دوو. دەبەکەی لای قاچی کوڕەکە لایەکیان لا قاچی تێم لایەتی تریان لە وڵایەتی. سێ. دەردەکەی لای قاچی ڕاستی ئەوەی تریان لای قاچی نییە. قاچی چێتی؟ دەرفەکە کە لە پشت قاچیەوەیەتی. زەرفەکە عیبی نییە وەڵا. نا لەو بەر لای قاچیان نییە. بەڕاست کام زەرفەیە من نایبینم. تۆی بینی باشەوە هاوڕانی کۆنتترۆڵی بینن. ئەوە چوار ئێ؟ دەبا سوورەکەی لای قاچی کوڕە سوورەکە. ئەوە پێنج. ئەی بۆچی خژی دایکەکە ناڵیت؟ قژێکەکەش ماوە لەگەڵ ئەو بیجامەی کە لە پێ کوڕەکەیایە. هەر بژیت پاپڵی بەهێز. دیوان زۆر باش بووی. ئاگاداری خۆت بە. خۆشمەوێن. خافیز. خافیز. بەڵێ ئازیزانی من خۆشەویستانێ وەکو بینیتان دیما برا بوو لەبەری زۆر بەباشی و بە خێرایی توانی جیاوازی وێنەکانمان بۆ بدۆزێتەوە. دڵنیام ئێستا بینەرانیش ئەو مناڵانی کە سێرمانەکەن ئانیش زۆر باش بوون لە دۆزینەوەی وێنەکانە. چەپڵێکی بێزیش بۆ ئەوان. بڵێن کێمان لەگەڵا؟ پێتان بڵێ ناوی لە بڵێن لێکەمە بڵێن کێمان لەگەڵا؟ بەڵێن و ئەلەن نزیکیش نین لێکەوە زانی. بڵێن تۆ بڵێنی یان ئەلەندی؟ بەڵێن. چۆنی بەڵێن؟
باش یاخوا باشبی ئەی ماڵەوەتان چۆنن تخوا ئەی تۆ چۆنی وەڵام منیش باشم چەندێک باشم با پێت بڵێم ئەمڕۆ چەندێک باشم لە دەکە هەشت ئەی تۆ ئێمە زۆر باشن کە پەیوەندیەکە وەرگیرا تۆش زۆر دڵخۆشی لەبەرە کە پەیوەندێکە دووەرگیراوەتە ڕێژێکی زۆر ئێمەش زۆر خۆشحاڵین بەڵێن ئەی لە کێوە پەیوەندێکت وەرگیراوە لە کێوە لەگەڵمانای کەلای لە کەلارەوە پەیوەندی پێوە کردوین هاوڕان ئاگاتان لێە کاتە یەک دنیا سڵاو خۆشەویستیبان هەیە بۆ هاوڕێیان لە کەلار ئەی هاوڕێیان چۆنن هەموو لای باشن زۆر باشە ئەی چەند ساڵی ئەلە هین بەڵێن هەرەڵم ئەلەن نۆ ئەی تەمەەن درێژ بیاخوا هیچت بۆ ئامادە کردوین یان بڕۆینە لای چرخەکەمان بۆنە تێقەزەوە چی؟ بۆنە لای چرخەکە با بڕۆینە لای چرخەکە با بڕۆینە لای چرخەکە گەشتم پێم بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێ بەڵێ یاس زانیاری گشتی ئاگاتان لێیە بەڵێن چی بۆ دەرچوو زانیاری گشتی کەواتە ئاڕۆینە لای بۆکسەکانمان من ڕۆشتم ئەنجا پێم بڵێ هاوڕێ جوانەکەم چی هەڵەبژێری بەڵێن چی هەڵەبژێری نەهاتن سەر چرخەکە وەرزش پزیشکی گشتی گشتی کامیان گشتی باش یەک دوو هەر سێکی ئەو کلیلەکەی لای کێیە ئەتایم بمەیتێ کلیلەکە ئەی دەست خۆش بێت ئیشی کرد ئەنجا ئامادەی پرسیارەکە بێنین بە ئابەتین و قاڵە پرسیارێک بێنم لە خۆمەوە پێم بڵێ یەک دوو سێ لەو پرسیارە پرسیاری بیستەم یەک پرسیارە بۆت خوێنمەوە باڵێ تۆ لە زمانی ئینگلیزیا چۆنیت پێشەی پرسیارەکەت بۆ خوێنمەوە زۆر باشی کەواتە ئەبێ ئەم وەڵامەمان بزانیت عادی بۆی کە بزانم باشە بەڵێن what's your name یعنی چۆنی یعنی چی؟ My name is Bolin. ئەی ئافرم باشە کەواتە پرسیارەکەمان ئەڵێ پرسیاری بیستەم پیتەکانی زمانی ئینگلیزی چەند پیتە؟ هەڵبژاردنیشمانێ؟ بیست و چەند؟ هەڵبژاردنەکانمان 25 26 27 28 تیان نییە تۆزێک زیاو کردوەتەوە 25 26 27 خێرا بیژمێرە A B C D E F G H I J K L M N W X Y and Now I know my هاوکاری بکەم کورە زۆر ئاسانە بەڵێن ژمارەکە بڵێم من باڵێ نابێ دوای دیارەکە بۆم نەبێ تۆ ژمارە چەنە و دادەی 26 تۆ وا بڵێ وام وتووە کاکە بام زەین ڕاستە بژیت پیرۆز بێ بەڵێنگیان خوارد لەگەڵ بەڵێ ئازیزانم بەڵێنیش براوە بوو بینیتان ئەنجا ئێمە دواتر دیارەکی جوانی بۆ ئەنێرین و بۆی ئامادەکەین بۆ کەلار
ئەتوانی بەڵێن لەوێ لە کەلار دیارەکەت وەربگری لە ڕێگەی نووسنگەکانمانەوە لەوێ کۆتا هاوڕێمان وەرەگرین لەگەڵمانابن بینەرام جان کۆتا هاوڕێمان کێە و چۆن ساڵە و چی بۆ دەرەچێ براوە بە یاخودنا سڵاو سڵاو ڕەوان ڕەوان بەڵێ چۆنی باشم یاخوا باشبی ڕەوان کۆتا هاوڕێمانی بەختت هەبوو لە کۆتای پەیوەندیت پێوە کردین چەند ساڵی 10 ساڵ 10 ساڵی بەڵێ ئەی یاخواتە من درێژبی ئەی لە کێوە پەیوەندیت پێوە کردین لە خەولێرەوە لەکوێوە خەولێر لە هەولێرەوە زۆر حاڵین ڕەوان باشە ئەوە زۆر دڵخۆش بووم بۆی ئاوا بە قورسیوتم چیت بۆ ئامادە کردوین هیچ چی؟ هیچم بۆ ئامادە نەکردم هیچت بۆ ئامادە نەکردوین ئای بشید یەک چاپڵای بەهێز باشە وەکو کۆتا هاوڕێمان یاری ڕەنگەکان کەین بابزانین بینەرانی دەتوانن بە باشی و یاریە بکەن لەگەڵمانە من ڕەنگ پێڵم تۆ ئەبێ نمونەم پێ بڵێ بۆ نمونە من ئەڵێم سوور تۆ ئەڵەی شلک یان سێوی سوور ئامادەی؟ شین بەڵێ شین وەکو چلوورەی شین ئاسمان ڕەوان بەڵێ چۆنی باشم یاخوا باشی باوڕێنە لای چرخەکەمە پێم بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ هەروژیت دەست خۆش ئەو چییە؟ دۆزینەوەی بەس 10 ساڵ بوو ڕەوان باشە ئەی بەختێکی باش بابێ مێرۆ بینەران ئەم پرگێمان زۆر خۆشە تەسەوری ناکەن سێرکەن جان چی ڕوایە ئیسە پیتێکمان پێڵێن هاوڕیانی کۆنتترۆل ئەجا دوای ئەوە ئەبێ ناوی میوە لەگەڵ ناوی ئاژەڵ سەرەتاکەی بۆ پیتە بێ بەڵام دواتر ناوی مرۆڤێک یاخود ناوی گوندێکمان پێڵێت کە کۆتاییەکەی ئەو پیتە بکات پێمانەڵێن پیتی ڕان لەگەڵمانە ماوی بەڵێ زۆر باشە ئامادەی بەڵێ تێگەشتی لەم بڕگێمان بەڵێ باش با دەست پێ بکەین پیتێکمان پێ بڵێن هاوڕێیانی کۆنتترۆل مێ لێ بەڵێ لێ لێ نێ لێ باشە لێ وەکو نایڵم قایناکە ناوی گوندێکمان پێ بڵێ بە پیتی لێ کۆتایی هاتبێ یاخود ناوی مرۆڤێکمان پێ بڵێ کە بە پیتی لێ کۆتایی هاتبێ ئەوە هاوڕێیان ئەڵێن ناوی گوند قەیناکە ئەگەر شار بێ قەزا بێ ناحیە بێ ئەتوانی هەمووی بڵێ تەمتەماڵڵێ ئەوە وەنیە ئەبێت هاوڕێیانڵێ کاتەواز لەوە بێنە ناوی میوەیەکمان پێ بڵێ بە پیتی لێ ئەی دەمم ئاوی کرد بەخوا ئافرم هەر بژیت ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ بە لێ ناوی مێرووە بێت لە ناو ئاوا بێ ئەبێت لە وشکانیە بێ ئەبێ خشۆک بێ ئەبێت لامە چی؟ لامە لامە ئاخرەوە ئینگلیزیە ئەبێت لامایە هەر لای خۆشمان لامە ئەو وشترەیەکە
تۆزێک بچووکترە و ملی درێژترە لامە لامە بینوسین لامە ئەو بینیومە من لە فیلم کارتۆنا زۆرم خۆشەوێت ئێستا ئەوانەی ترمان پێ بڵێ ناوی مرۆڤ یاخود ناوی شوێنێک کە کۆتایەکەی لێ بێت یەک دانیان بزانیت براوی ئەزانم بیلال ئافرم خێرا بۆمان بنووسن سەفڵا پیرۆزە ئەو هاوڕانی کۆنتڕۆڵ بۆ نەتان پێخۆش ئەوە هاوڕانم زۆر خۆشحاڵ بوون کە براوی پیرۆز بێ هیوام کە هەمیشە لە هەموو بوارەکانی ژیان تا ئەوە براو سەرکەوتوو بیت بەڵێ هاوڕێ جوانەکەم خۆشحاڵ بووم کە هەمووتان هاوڕێ جوانەکانم هەر هەمووتان کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون کە بینەرمان بوون کە پێکەوە بووین و ڕۆژی سێشەمە و پێنجشەممەش سعات 4 بۆ 5 ئەگەڕێمەوە بۆ لاتان سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم سپاس بۆ هەموو لایەک زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن سێشەممە سعات 4 ئەگەڕێمەوە بۆ لاتان خواتان لەگەڵ